مام كريم كاكا وعاردك يا خلا عادەکە جێ باشە زادەڵیسی لێ نێزیکە و پشتیشە هەر زادەیە ئەوە 125 مەترە بەرە مام کەریم ئەوە 125 مەترە ئەو ئاردەم بەدری خۆم کردیە دەمەوێت خانێکم لۆ دروستکەی بۆچی ئەو منتیقەی جوان بی باشە خەمنەوە کاکە خلا بەس دەزانیت چیە دەرێ ئەو ژیرانە بلوک و مولکانە هەموو لێرە لابە لەگەر ئەو چەمەن تۆ و نازەم قومەوە چیە کاکە ئەم سمێندێم وەستا عەمەلێ دێن دەست بە ئیش خۆم دەکەم کەریمەوە ئیشی منیە کاکە ئەو دەی بەخۆتە ئەو شتانە لابەن و لەسەر من ئەوێ ئەم پارەتان دەمێ گۆ خانەی جوان و دروستکەن باشە کاچم ئێستا چینەوە مەکتەبی پێیان دەرێک دوو دەفتەرم نۆ دەینی ئەمە لە سبەنەوە دەست بە ئیش خۆم دەکەم باش کاچم ئەنگۆ بەس خانەی جوان لۆ بکەن پارە خەین پارەتان نەبی کورە خانێکی وا لێ دەکەم ئەگە دوو دەفتەرش خانجازم دەلێ نای بفرۆشەوە دەیاڵە بزانین والله لك ما بي او قنفانش بفروشن باشا والله نيت والله بارم نيا ايش يجني بيكم زان او قنفانش بفروشن بزانم اگر بمز بي اوا بارش باشتك اگر بمدريش بي زررنا تعكي بس اگر بمز بي باع حسابكم يا الله ويك أودو دو أوصي سي أو تار أو بينت كش ما باش بين أو شاش أو عفتو شاش بنزا عفتو شاش بنزا اگر ببست بی زادر زورد قازانجا اگر بمتری بی تأكيد بزرر ما بس إن شاء الله ببسته إن شاء الله ببسته وهو مشكم تقي لك أو بياوا سلبانجا كاتر سرنوم عملي درناتي خوم لو قور خوم توشي مشكلة كده قوم لي كنت قومك أريوا هاتم هات ساعات فروش مو أنا كم ليتي كم فروش قمري عمل لما عملوا بينو وبين سلم درناتي عمل بسيارك لا تدرك إيه بلا قمري بيز عفتي ما عندك سي بينت دكا يعني 650,000 650,000 بس 650,000 قمري أول سنة حفصات أتبري أوان يجيك بصد حفظتي عفدوستي 900 هزار دكا عشر عيبين يا بوتي والله ده لو تما أو قنفة من فانا دفروشهم ديك ما بارراز باركم دل مازال خو باكت بيركن بخوات زوانة وتم خوا بحسابي تيم بوبكا ظلم خوج باري بيا كردوا يعني أتي قنفة كان بفروشي لو نيفروشم عادي لو وش كريم داس خوشي اللي ذكردم لو لا فروش داس خوش من هناكي ايش نك وش بار نبي في خبطي سبكم انا والله دي فروشم اي فروشيتي والله قد نعلم بفروشي همشت بفروشي نعلم قنفة كان بفروشي بس او ما بولا دسمي بكيتو تخوا عيب نيبوتو شرم نيبوتو ايش يقناكي مالك فروشي وزبك وزبال الشعور المدى شعور بريندا كردم عيبو ما يبتسي لو تسمع من دارمتو من سعدكي ها من دارمتو من سعدكي داي فروشم قوتم داي فروشم يعني داي فروشم تواو دو بارمنيا يكتي ايجنيا كارنيا نتعينم دكان لجيشي ندم كان على سيبيري يقرو جامنيا كده على سيبيري لقى كابري هندم دامك دامم كد جانا سنم قال لي نوستم هتسمع انا بخبرناتم والله رانا مني افصل دبي خود دردت بي دسيان خوش بي ازان انتو بياوي ايجني بويا درديان كر دا والله هيني او قنفه لما على درناتي وعملي هاتو منج لما على كدردكم هرم خويتو انو هيز ايجناكي يا وش اجنبي ام قرر شندر بس خو داي شكل انا عم بس ايش شيء بو ايش كدت مالو بوتو يعني بتبري لايش بقري هيك تلي ايش انا قرم ايو رجيتو شي معمودي بو خسالة فروش هرتي شد هي لما على فروشت ايه تشبك موش بارم نبي توشي معمودي بو قوت معمود كاك ايش منو بينو قوت معمود اتو تشتكي قوت لقى خارم قوت خارسك قوت خارب بايش ايش تشبك ما ديامن انزاتو الى اخي اوانتيا تو بخود بري ايش بياكي بو خود لا حول ولا قوة إلا بالله كتير والله إجني بقول على الرجل بنزانة فلام قوت يا لازم تشوف قلت شو بس الأخوك
ئێستا و نوزە نوزە لای من نایخوا پێی ناوێتن واللهی نییە ئیتر قوبڵ ناکەم یەکشت لەم ماڵە بچێتە دەرەوە بیفرۆشی زۆر قسەشکەیەت کەمە دەرەوە بڕۆ بە خۆ چیەکەی بکە مافی ئافرەتە دراخوازە یەک شەپی وام لێ دەدای دەبا سەر بچ لە کۆرانە بینمەوە ئەو ڕۆژە نەماوەها شەق هەڵ بدەیت پێشی عیب نییە هەرچی شت ماڵەکە هەیە فرۆشتی فاتیمە فەتوتە بەڵە پیاوەکە چ دەوێت ئیدە وەرە بزانم چ لێ نایە وەرە هەتا کەس ناو ترسێ وەردەی وەرە ئەو وەستا ساڵح کوورەشە دەترسێ ئەو ساڵحی ئەو ها بەناوبان وەستا ساڵح کەس هەیە لە وەستا ساڵحی نەترسێتن من دار هەیە معلوماتم ئەوها وەرگرتیە من داری ناولانێک لە وەستا ساڵحی دەترسێ مارەوەدان سمانەیە دەی چ گارەگارتە کوڕە شۆربامانەوەتەوە الله أكبر الله أكبر أو وسا صالحي أو هابا ناوبان سيبلوشي لسلكتري دادني ببي شاوري الله أكبر كو شور باي بخوا كو شور باي بخوا تۆ پێم ناڵێ چه هەیە بخۆین كتيا بيم قوتي كتيا وسا صالح شور باي ناخوا برو قوش على شيش ملوبينو تو ئیشت جوانە کارت جوانە لە پارەم دێتم على شیشت بۆ بێنم معناه استبارمانية على الشكايبيني نەوەڵا پارەمان نییە شاناسایانەی دەڵێ ئاوێنەیە ئەتۆ شەش حەومانگە ببێ کار و کاسبی لە ماڵە دانیشتووی بە سوپێرمارکەی قەرزدارم نە سەلاجەیە نە کۆمباری هەیە قەرزداری عالەمت کردم بڕۆیلکە بە قەرز بێنە بڕۆ ماز بە قەرز بێنە تایید بە قەرز بێنە حیات بردوم يجونك بقرآن كاسبين مايا بۆ کاسبی بۆ عالەمەی بۆ تۆ نییە يجو عالم نسوان سيزدنيا هم سيزديا وەڵی تۆ چاردەژ نییە ئەتۆ لە ژوورێدا لە گۆشە نشین دانیشە جگەرە پێکە سيغوشن نشيني كاسبي هبي حزناك من قابل كاسبي شكرا دستو بازني تو بربا بازن كم ئەتۆ قرار بۆ باز نەشم بۆ بکڕی سەلاجە بکڕی کۆمبار بکڕی ئەوانەشن نەکڕیوە دەی هر حمود بو ذكرم دبرو شوربايا كي بينا لو خايب زياد ما بيخون ديالا داي كاكا سر بري ما دجمن ما اول زلامه سر بري ديك راستقي والله راست علي والله او بارك زلامك سر بريك هاتا بيش من ياك مسلم لك ابودا والله زيدتي بقرآن واخي نجيها كاكا بعد صوت بنزادنا عندي باشا دي كاكا ام صاحب ايش علي ما مستخونات مصر الجنان وين يا انت خوش كاكا دورنا لك كاكا أما أنتوا شو من أول سلام يسرى بريكا وين توعي ابن له سلام يسرى بريكا والله راست سلام قدر وين كم سرى بريكا ما قادر كوي سلامت بي باشي وعزل وزعت كوي باشي أم ناسي نابصري خد ناد ناس كنا ناسي أنتوا شيء مسممة وابن رئيس السماء مسممة ريوانك فتقواتوا السماي أيوة اسمه من ناسي ولا السماء توقع ربي بخويا زول قولي وسعت كوا بقول بام تو شوني والله باش وإدارة كمان دستوري باش شيء كيف شيء وصل خالد والله تجيبكم وشي زاعر بوم جي زلام ذكرت كابوش الرب ايه ساكر اي اختيار ملكتي ما لا ما هو تشتغل برد ما هو اختيار والله يجي شقني وند بيش الماري هر زلام بيش الماري هر قارق عليك داشو من دار هذا بيجي من برادرك ما ايش يقد بو بين كل والله ممنوع ما برادرك ما حزك ايش ادوم لاي برايش توا والله براسي من خير خذ وقرب بابو بس ترشا من قبل سرمان كاكني والله عردەکەی فرۆشم باشترە کاک یوسف بەێ بەژێ برادەکە نایفرۆشی هادەش چاکە پشتیشی لە مستەقبەل دەبتە باخسەشتیوە ئەوجا هێوەرە نانی خۆ لەگە داشم نامەوە چارێ دەرخۆ والله کاکەریم ئەو پارەیە تا ئێستا معاملاتم پێ بکرد بە لە سین بەس میمۆریم پێبینە بە سێ ئەوەندە قازانز دەکرد لێگەرە کاکە لەم نی فرۆشەوەتەوە بڕایەوە کەیف خۆدە کاکە بە چەندی بدەم والله کاکەریم بە خۆت دەزانیت تەماشایەکی بازاڕەکەی بکە چەندی کردی وڵا لای وابزانام چەندی زیاتر بکە لەوم باشترە لەبۆی بەڵکو معاملاتەش پێکەم هاتووی ئیمارات و دوبەی دەکەم باشە کاک یوسف ئەگە مشتریەکە بوو ئیشەڵاوە دەکەم زوو لێت دەفرۆشم کاک سلێمان بەێ کاکە هاردەکەی کاک یوسفی هاردەشی زۆر باشە ئەگە مشتریشی خۆمانە هەبوو لێ بدینەوە باشە باشە بچاوە خەمن نەبی السلام عليكم السلام كاسم فرموا فرموا يا اخوان خير فرموا داف كاربي بخير يا داف كاربي
يا ربي سلامت كوي باشي باش دەکەم بەخێر کاکسمە بەخێر بێ خوش بی سپاس کا کەریم کاکسمە ئەو برادرە دەوێت مشتری ئینشاءالله نەوەڵا کاک جادر مێ نابێ ئیشە دەمزان ئیشێکی بۆ نابینیوە زادر والله ئەو ناوە غەریب نییە کە کاچێ بن دەبرێ خۆ لەولاکە لقيت كتاب لەگەڵ تۆیەتی بە تۆیەتی چه؟ بە تۆیڵێ أو قلنا يا کاکەریم كريم زادر كنا كريم هو جوي كنا هو باشين تاجر وزن والله باشين كنا وسعيتو كوا والله صعيب منيا أو سمعتو لي كوالي هدي وسيسر صار لي لما كنا بمدانا مساني دزاني ما قال لي جيت كنا حزور زورش بس انتو أو اسمع من يدك نتو يعني سمعت أي يا والله لو إشي زمان داشه الله لا بقر عدنا اه فيك ولا كان زاندي عسكري من كان يوسف أنا والله شوفوا بغداد أنا ليه ده قاسي ما يبالي داخل ولا عايشه ما اول شوي زي مش شربتها ودي كان بدري ما كان والله يصير وزا هذا ده يقول سمعت قلت شنو بغداد قد نكم ما يبالي والله تقول مالو تقول ما حتى ما يصعد لي والله يصير لا والله كريم ببير دي وش لآمرة كمان دا عندك ايه؟ كان جيني كل عسكري كل عريف وعريف كل والله ما عارف عمري اللي هناك ما بقولها كل عريف وعريف كل وش اللي ما دا لصديق صموني او زو دارجة جماعة أما لقر أوي يا تقاري من قال زورة برينسي أو كلمة نبيل عسكر بوي أمريكا تدريبي كده ده يقول كريمي رول الروش عاوك كريم عالم يخين رزاني رول الروش على عشان كريم بالطريقه أبدا لا مش تشوفته أمريكا قلت ما قلت بسن أول بقول كنا أتوبي فوق كان بويد الجربة بويد الجربة بس ترى سواء بويد الجربة عسكرية ولا ولا فوق كان ولا فوق كان فوق كده صدق بيسرشي قلت ما قلت جادي أو دم ولا بصير زادر خوش بي جماعة ليه بقول هذا كاتب بزمي خوي تاهي ورينا بطة كاك زادر جاد نازم بوتانا دو إيشو مشي دقالي أري والله كريم أو ربي إيشيو نبوني وبزام عيبنيا ما شاء الله ما وك بإيشيو نبوني روتي كديما خوات زان إيشغني بيك أو زسمم دناسي سما قوتي بابسك برادرشي تصعد باتو درسو إيستا هاتي ما كريم عملاتي بي كورة نزاري بي كورة كاشي شام بي كورة قرقت نوبي هر إيشك بي مهم ويبارتي دابي من ديكم كاك زادر إيش لو كز نبي لو تدبي أمين إيش شي باشم لو ديتيوا أمين مقاول وخاني درستكم دات كم سركار بس دبي كل ساعة وكد بكي هاش ساعة والله كاكا كريم أمن مهم أوي إيشك بي دم كي سركار دم كي هاوكا دم كي الرحمن مهم أو دودي نارتي دابي لو ما المدارب كاكا ويانا وين راسنا كاك زادر إيش خمن نبي بل أتو دسمين ندير سر إيش خوي لو بارش إن شاء الله بارش وهذا دم ساعات بكي باشا والله ممنون أم تشمدوي كاك محمود دوسيت سامع من كاتشمي أري والله بينا بقربان اللي أنا ما أدري خيناك أنا ملك ما يا عفوا بلاش باشي باش بخير نساتن. باشي وعزتان خوش بي يا اخوان كاك صار المال يا بلا إيه باشا فرموا إيه والله ممنون فرموا يا زاد فرموا الله يا اخوان بخير بي سيرتا ما ممكن لو بري باشا ايه الاخوان بزياد يا أخو باش أنقو كونوا وزن ساتن أدي كاك صالح والله هل خوتوا إيه تقوى سلام المالي ببي إيش دبي براشن دي والله تبكى ما اخذتيك ما مدم شركة تعاقد براوة ختايتوا إيه ختايتوا يعني بوا سلام لمالي بي إيش دارشي ايه زاد دادنش تبكى ما مدم شركة أمن لي نديت لمالي بي إيش دارش ايه زاد تبكى والله نيا دك براجني تو أو نايتشا قمري صار زار زار نخدي تقوى هندور جن لمالي دانش بيش كنت عامل دك لمالي دانش براجن
دا چ بکەم هەر پێڵم بڕۆی شێ پێدا بکەم والله خەتایتوە دەزانین و خەتایتوە ئەگەر تو تۆپسی لێ بکە ئەویش شێ دەکا وەیاننا ڕاستە جێگنێ دانیشە براژن فەرموو یاخوا بەخێر سەر چاو بەخێر بێت براژن هەموو خەتایتوە لەوە لێگە دۆشت نەکرد بە ئەو زەلام ئەوهای نەدەکرد وەڵا کاک جادرجان خەتای من بگرێت هەموو خەتای من دەگرێت هەر ئەوە لێ ئەو زەلامەکە بیئیش دەبوو دەبا پاسش سێتا لێو کردی با پاسش سێتا هەر ناکرێ مستی بفرۆشت با یا خەو کارە ناکا پێی عیبە دەمەجرۆگوشی ئەوەن دەکە لۆ دەکڕی کوبای بەجیز بفرۆشت با نایکا نایکا پێی ئەدی چی دەکە ئەو زەلامێشتا پێش عیبە ئەوەی شانەی پێ عیبە براژن بەردەکەتان مژێلە پامی سوتا دەرێ بوشم وش تەواو نییە مبەردەمان نییە خۆ ئەدی چیۆ مڕە ئەوە ساڵحە خەوتۆ نایبین ئەی ئەوە ساڵحە بەراژنەوە کچێ وازم لێبینە کچێ هەستم ورد دەکەم ئەو جارە ئای بەراژن ئەوە دەبەغیرێتەوە زەلامە لە مالێ نا زەحمەتە غیرەتی باری فەشیە خۆیدە سمێری بابەیە کچێ چەند جارم گوتە شۆربای ناخۆم کچێ شۆربای ناخۆم قۆبریم لێ نابڕێ و چ براژنەوە ئەوەیە ناوێری بڵی مەخەوە بەس خەو دەکاسیکە بێ ساڵح هەسە کا جادرێت وەسا زادر هادی کرە بەخێر بێ سەرچاوم سەرڕۆحم بێ بەخێر گەلێک بەخێر بێ سەرچاوم سەرڕۆحم گەورەت کردم ساڵح ئەتوو بەچ پێ دەکەنیەوە کوورە حاجی نزای بەچ پێ دەکەنیم بەوە پێ دەکەنیم ئەمە سێ مانگە بێ ئیشم ئەو ڕخەو ئەمنی کردیە ساڵح ئەمە قبول ناکەم زەلام برادەری من لە مارێ پێی ئیش دانیشی ئەتو چ دەکەی عەردە خەوێ کا جادر براژن بەس کو لێ دەگەڕێ کو قبول دەکەی کو تو کەژنی پیاوی ئەخە زۆر گارەگارم کردو چ بکەم لێیە زەلام ناوی لە مارە بێ ئیش دانیشی تۆ ژنە دیوە لە زەلام بدە بەسەری تو ژنێ من بە ئازرەتی دی 20 دقە لە مارە بەس دەم چام ببینی بۆجان نییە هیچ کوورە کووەیە ئەتو نەبوو لە مارە بە کوورە پاپێ بۆس بە عیادی بە شەروار بە پێزامێنە نووسیم بە شەروار و بە دۆخینەوە دەنوو لۆیە بۆ کەڕکی فەرلی دێت ورادی لە ناوی شێمە کاکە ساڵح خوا دەزانی لە بەخاتێ براژن نەبایە شەقەش ئەو هەو لە بری ژێ بە قورئان دەرم نەبر شێویش دانیشە ساڵح من ئیشم دیتیتەوە خۆ ئێستا وەستاوی مەستایت باشە وەنیا زۆر باشم ئاها ئێستا کەم بیت بە مقاول کووەیە کوورە مقاولم هەدی کوورە کوو ئێمانە ئیش دەکەی خادێشی زۆر لە بەندەستیە ساڵحیشی دیوێتەوە ئیش براژن ئەوە چەقشی پێ ئەی لە خوای برێستەکەی ئیشم زۆر تۆ ئەو مەقاولە گوتێ من گوتی خانی دەمێ ئەگە خانەکانت بە جوانی بەڕێکەکەم خانی زیاتر دەمێ ئێستا خەش ئیشەکەت برێستەکەی ئیشەکەی بە جوانی بلۆ دەکەی وە ئیشیت کەمان بداتێ کابرا وەی بەسەر هەردوو چاوم باشە سەر چاوم سبیانێ وەرەکەنە من دەچنێ عادەکەت پێ بشان دەبێ کوورە تو بە خۆت سەهایی کوورە کوچە ساڵح بەسە ساڵح بەسە گوتم بەسە براژن خەلێ قبول ناکەمە وەڵا قبوڵی مەکردش قبوڵی ناکەمی دی سبەی دیەکەنە من ئیش دەدەم مەسە ئیشەکەی سێ ساعە بەلالەکە خۆ دەینی خانەکەی تەواو دەکەی دەچێت سەر خانێشکە ئیشا ئێدە باشە بەحەت شتەکەم دێ مەقەدیما کوورە لەسەر ئیشەدا دەمی وەختی هەندێ ساڵح تو لەخوا بە زیاد بێ ساڵح لەخوا لە خوای بەزیاد باسە دای ئەوەی دای تێمەلێنێ هەستا شتەش حەزەکە دێڵە دەی هەستا دای ئەمە دەڕۆم وەختی هەندێنێم ئیشم زۆرە کاک دە باشە بەسەر هەردوو چاوم حازم ئەوزەم دەڕۆم کاک وەی بەخێر بێ سەر چاوم حازم بەخێر بێ سەر چاوم سەرڕۆحم بێ سەر هەردوو چاوم کاک یوسف بەرگا کەریم یعنی ئەو ئیشا ئەوەندە خێری زۆرە بەخوای ئیشەکە زۆر باشە کاک کەریم بەس بەڕاستی پارەکە کەمە ئەگە پارە چەندی زیاتر بی خێری زیاترە کاک یوسف یعنی ئەگەمە سێ سات دەفتەری باە من نامەعمەلەی چەندی خێرە وڵی کاک کەریم هەر بەخوای احتیمالە هەر سەفەری 6 وەرەقەی ڕابچێشیت کاک یوسف سەفەری چەند ڕۆژی پێ دەچی بەخوای کاک کەریم تقریبا سەفەری 15 شەو 20 شەوی دەخایەنێتی کاک یوسف بەرە کاک کەریم کاچی من سێ دەفتەر دەمێ بەێ هەمووی بە میمۆری دەمێ دەستکورە فرۆشتن عادی تو ها خەمن نەبی کاک کەریم ئەمن کەسی دی ناناسم لە تو زیاتر خەمن نەبی ماشە زۆر باش ستاش پارەکە دەدەمێ هەستا کوورە هەستا مەحەلی ئەو خواردنەوەیە هەستا بلۆکی بینە کەس بلۆکی بە هیچ دیواری دایە بڕ چەمە تۆی بینە دەیت
دەی بابە دەی قچە گەولاتر قچە گەولاتر هەر عملێکی دەینم دەرێ عەلە شیشە ئەوە کاس کردە ڕووی لەو ناکەنەوە گۆ لۆ دەکەی کاکە و چەمە تۆیە هەر نەگەیشت بابا دەگەینە بابا بینە و چیمە تۆیەوە سای بینە لێگەرە برە قیچە خۆی تاخیر کات تاخیر کە بابا ئەنگۆش قشەکەی کاکە باوێنە ئەولاتر قیچەک بە شێخەوە چ بکەم وەستا ئەم سافێنەوە لە نەمارە ئیسراحەتەیە نە لە سەریشی ئیسراحەتەیە سێژانی فەقرات گرتەوە سالیسان باشی بەخێر بێ ئەو گولوها خاوی شەکە لەو بەر نەوشان گۆم دەکە دەزانی عین لێ هێلانە جێرکە دەگەن مەزبوطە ئیشکرد نەزانێت دەبدە مامت خۆتو سەلامی ئەدونا سەلام دەرێ لەگە تۆ زوبای هاتە ناو شاری والله دەرێ لەگە گەردەلولی هاتەمە ئیشکردن ئەوان برەوە واش کۆرە بووین کۆرە بووە تو سەعب خانی سەعب خانی برۆ واس کۆرە بووی کورە تۆ خۆرە تاویش ئەفۆ کاک جادرە تو بووی بەخێر بیشتر چاو سەلامەت بی خدا ئەفتیارەبی کاک ساڵا ئیشک و دەڕوە چاوەکە خوایە بە زیاد بیتر پشتم شکاهشی بلۆچی لێدەم هەفتیا دەستەکان تا خۆش بیت خەتان ساغ بی ئەمیش دەمەوێت ئیشەکە باش بڕوە ئەگە ئیش باش بڕوە ئەو کاتی کەریم بەخۆ ئیشمان زیاتر دەداتی ئێدە لە خوای بە زیادی حاجی ئەتو لە ئیش مەترسێ ئەمەلەکانم بەس تێم کە پارەیان بدی ڕۆژانە خەمن نەبی ئێستا من دەڕۆم باشی کاکە ئێستەکە جی پارەمان دێ سال دوو ڕۆژ نابیشت کردم چ پارە دەم ئەمە لە ڕۆژانە بە ڕۆژانەی بابم ئەخەتوو ئێستا من چ بەکەریم بێ خۆ بەکەرمینانە برم کاکە پارەمان دەیلانکەوە ئەم دوی پارەش باشی لێ سینەوە خۆی پارتان دەبێت ئیدە بڕودی پارەکەمان لۆ بینە با ئیشەکە نانی مەتا دوو سێ ڕۆژکەم هەنامەوە کردن ئەوها ئیش خۆتان دە باشە سەر چاوم سەر چاوم سەر چاوم سەر چاوم سەر چاوم سەر چاوم دەی بابە کاکە ناچی سەر چاوم سەر چاوم با تەلەفۆنێ بۆ چنار خوشک جادر بکەم ئەلۆ چۆنی چنار باشی ماڵم ناو چۆنە ئەو لە ماڵەوەی ئەهای باشە وەڵام منیش لە ماڵم خەریک ماڵم ماڵ چاکەم ئەی چیت کردە بۆ نیمەڕۆ من والله من یەک دۆڵمەم کردووە دوو کەوم لە بنی داناوە ئەو نە جوان سوورمەوە کردبوو پڕی بەس پڕی گۆشت هەر نییە لەوەیان نییە بیخۆی ئەگەر بێ بیبینی دەستی پێوا خۆی جادر یەک ئیشی دەستکەوتووە ئێستا ئەو بەتەما هەموو بۆ بداتە زێر پارەکەی وەرگرت ئاری والله وتی 6 تەڵ بازنگت بۆ کڕم دوو پاوانت بۆ کڕم تینجا هەموو ڕۆژێ ئەت بەمە دەرەوە بەتەمای ماڵەکەشم بۆ تازە کاتەوە تو کچێ فەقیر ماڵەکە تازەکەوە بۆچی ئەڵێ گریپارەت بۆچییە بەس بۆ ماڵەکەی بۆچییە بەخوا من جادر پێمی گوتتی چیت بێ ئیتر بۆ دەکەم باشە باش چا بۆ ئێوارەش بە تەمام کفتە بکەم ئەرێ قومری ئەوە وعدە دەڕوە یان کا دەڕوە باشە باش هەنا ڕووبەی دەبەسە بەسە جمعەژە چمە سەفرە بە تەمامە هایتەتاو باشە دێڵە ئیشت نییە خوا حافظت بێ ملت بشکێ ئەرێ ئەو چپرتە پرتەر بانگەکەی چێ دەبەسە دەوەردانشە هەشتەکم لە عادەکە لە ڕای خۆ پێخەبەت دەوەردانشە ویستە دێم لە خوشکەکەت ئیزعازتر توی ئەو قسە لەگە چێ دەکەیت و بەس بە من نارێ لەگە خوشکە ناشرینەکەت های کەیفیشی پێی نایە ئەدیما دوو لە قسە لێگە دەکەیت تەلەفۆنەکەم خەفەتی ئەدەمێ های خەفەتی چی دێت و کچە تۆ خەفەتت دایکە من هەناوت ڕەش کردیمە دەستە وەردە بزانم چەند ئازر کردێت و پێ باشە لەگەڵ خواردنی های باجی قومری کەچە دەبینە کەچی هەنام ڕبەی دە لە برسان خوا دەزانی عینێ لەگە ویشم ئەمە لەگە مەقەبای قسە دەکەم لەگە لایۆنێک قسە دەکەم لەگە پانکێک قسە دەکەم کارەبای تێدا نییە دەدانیشە دەی
کچێ بە هەمووی نیو دەقە نابێتونە تەلەفۆنی قسە لەگە خوشکم دەکەێت بۆ یا پراغمانێ کۆ یا پراغ یا پراغێکی کچە بە گۆشتی کەوی لێم نایە گۆشتی کەڵ قابل تۆبی خۆی کچێ وەڵا توش هەرامەکەت هاوێژەوە بەریت بە عاریدادە شێڕان خوا تو یەک دەمە فکرێ یا پراغ دێکمەوە وەرە برنج بخۆم بۆ برنج شت قابلە تو ئەو برنجە چ عیبێتی لۆ کچۆ برنجی باعەیە هێشتا بتمان لەسەرم گراکێت و پراغ گۆشتی کەوش نەبێ نایەوێت لێمان کچە تو بۆ گۆشتی کەومانێن گۆشتی کەوم لە چ لەبیر بوو من لە ڕقی خوشکە پیسەکە دوام بوون کچێ بە قورعان جیقنەی کەویشم دیتێت و تا ئێستا دەبرێ وڵای جیقنەی کەوم دیتیا تو زۆرت دیوە دیتێتم دەم ڕاوچی نەبوو وڵا سەر جۆلاکەدا لە ڕاوچیە کۆچە دەبەسە کشە سویتانی ئەوستێنێ مناو چای دەنە خوا دەزانی وڵای درم و ناچ لەو خواردنێ جا زۆرم لێت کردە بۆ ئەوی خۆی مەی خوا کریمە وازاني ما استوى خدامي وش أصعب الكافي زعمته بس يسصاد كبا خبر بي سەخۆ بۆ زۆر نەمکردم تەوە دايني من نيخوم دابي نيخوم دابينا بەس بۆ باشاوی گەرمت بدەیتێ بە هیچ ڕازی نییە. هذا مشات سايت صلش عندي نيتواني صالح يا اخوات شتر دي منتو تيا وقسيمة دنقات وجنك ها تەلەفۆنەکەتە هەڵیگرە والله كنت بقول عن كريمة الو بري كريم زاد لەسەر شيء وانا سي شيما زادری شوکار کووە والله لو بري باشا يقدق كريم تخوا صالح كاكا او ديوار خوارة بروكش الرك بيخا هذه وستا صالح لێوەندەرە وسطى صالح أري والله والليندر ولا برامبر صالح كوي باشە باش هەلا كل حال ئەگەر لێبی باش کاچی من بتاوان دەباش ئەگەر لێ وەک زوو تەواو اخ من نبي تخوا يقدق كريم راوستا كاكا او توز خوري بقول مكه صالح كاكا تبي بري باشا بيم تشك نتواني الدم دای خوا حافظ خوا حافظ سي شيما خوا عیب ناکەی پیاوەکە ئەو تو وا چایە خۆی ئەو شینە درێت بۆ کرد حاشا لە تۆ وش بكرتي تاني إيمن لا تلفوني بدو هالروبا دروت كي كو مالنا كو كتبت بعد كو تناديتيا لە تۆ فێر بوو منش كتب وش بكتي او دروي مصلحته اجا او دروي نكد باي كريم راس فصلي لكردم بروابك افرد اون دقرمايا لا شيء او زقنا حد بك امن دستنسان سريعه هرغازي عملم ذكردو دوبلوشي دهنا دنيا اون دقرما قنا حد بك بري بوخ ده برجال برا روجا او عملوا دودو بلوش عملهم دهنا بس ثانيه هرسن دقرمايا هرسن دمانديما خولك تشيرنم پیاوەکی گیان پیا بە ئیش و کارەوە جوانە هەتا تۆ ئیش و کارکەی زیاتر لە لای من شیرینی ژنەکە تازە تەواو تازە دەستم لە ئیشێک ژیر بوو وەی لێ دێتن بە خۆت دەبی بری پیاوەکە هەر ڕۆژێک لە مارێ بمینێەوە وەم لێ دێ مەجالم نابێتێ 20 دقەش لە مارێ بمینێمەوە تازە دەستم لە ئیشێک ژیر بووە من پیاوەکی گیان ئەمیش ئەوەم دەوێت لە تۆ لە خوای بە زیاد بێ خێری کاجادریش بنووسە یاخوا سێ جادری چ ئافرەت ئەمە دەستم تەنەکەی دەبڕی ئاخە جادریش دەیزانێ من وەستایەکی باشم ئەگەر نەخۆ جادریش نەدەهاتە ماری من ئەدیکو ئەو ڕۆکە بەس بدیت باە دوو بلۆکم لە دیواری دەدا وەستا هەیە دوو بلۆکی لە دیواری بداتن پیاوەکی گیان ئەمیش سەربەرزی تۆم دەوێ بێبڕە پارەم نادێ بیبم بیدەم بە زێر خۆ من چ زێڕشتەم نییە کچێ تو چ عەجەلەی پارەی زێرتە کچێ تو چ عەجەلەتە دەلێگەڕێ با ئیشەکەی بکەم دەلێگەڕێەوە دوو ڕۆژە چوومە ئیشێ مارت بە قوڕ نەگیرێرێ وەڵڵا کو تۆ نەتکو پارە بێ ئەگە بچمە ئیشێ زێڕت بۆ کڕم کچێ وەرگرم ڕاوەستی جەڕەسە صاحب خانە هاتو جوابی دۆ برینە ماری ئەخ من ناتوانم ئەمە نەدروێم بۆ ناکریا بە خۆت بیڵێ ئەلو سەرچاوم کوی زارێ قەپاتکە لە جێکی زۆر مشەوەشم ئەوە سەیارێک دەعمی کردیە پێنج نازێت تێداوا دەمانەوێت دەری بینی ها قەپاتکە جارێ بە خۆم دوای لۆ دەکەمەوە
تۆکو ئەو درۆیت بۆ هات دروی سدە وازم هێک لێ سەردارێ شێوانی بە خۆت و بە ساحب خانی مال بە پڕمەگیری هەستەوە وات و ئازاد سەمیر وەرە دینگەکی دیم ئەو هەلو لێرە دروست دەکەیت بەسەر چاوەستا ئەوات دەی کوڕم بام دەی وەرە دینگەکەی ئەلێرانە دروستکەن دەی باشە بەسەر دەی بە سەقەتی دروست ناکەی کاکەوە چ خۆت بە خۆت سەقەتی ئێستا ساحبیش بێتم دەنێرم شفتیتان بێتن نابزان ناوی شفتی می نابزانە کو دەست و برتان کرد والله لەفمان زوو دەی بابە دەی کوڕم دەی شەت و خوار دروست مەکەوە چ خۆ دەوێ ڕۆژکە بەربەوە پشت سەر بە عەردیکە دێڕە سەلامەتی سەلامەت وەستا ئەمادەم نەمردی سەلامەتی تەواو تەواو کاکە ئیشکەم بە زانیان خۆتان مادی مەکەن لەوە فەقەڕاتان داخواانە خواستە فەقەڕاتان لە زگتان بێتە درێستەکەنەوە کاتی وەیاننا بە ئیسراعاتی خۆتان بە نەرمی هێدی شێ بکەن بەدیشە شعارار بکەن و درێمانی نەبی ئای سەلامەت بی یا ڕەبی دەکاکە ئیشەکەم دەی چاوکەم دەی لۆ دانیشتنەوە ماندی نەبی زوو بە سەر چاوم بەخێر سەر چاوم ئەویش دەکەین کاکە ئەویش دەکەین نۆ ڕاوەستاینە بلۆچ بینە وەستا ساڵح وەسە ساڵح لەگەڵ کاکە جواب دەدەیت بەرێ ئەو لە وڵاتەوە نەکرا لۆ لاتەوانەکە وەسە ساڵح کاکە گوتم لای پێشەوە تەواو کەم با بە چاو نەچیتن لای پشتەوە دوایتەوە کە دەبا ئەمە بگەشتا بانە سەبەی ئێستا بەس بێنی شارەتەوە دەکەین سبەیتەوە دەبێت سبەیتەوە دەبێت دیوارە ڕۆمەتەوە دەبین نەزارە شێوار شەوی شێ دەکەن شەوی شێ دەکەن وەستا کەریم لێت تێکەر پێکەچ وەستا کەی بەخێر بێ ماڵخێری سەلامەت بی منداڵی چێ کاچێ من کوڕە عوسمانیمە عوسمان کاک زادە ئەها بەرێ بەرێ 3 ساڵ مانگ پێش ئێستا وڵڵا قسەیتی خانێکم لەو بابیەوەی کرد سێقات ئێ هەر لە پاشە من فرۆشتی چاپێز دەفتەری قازاز کرد ماشەڵڵا وەستا ساڵح بەرێ هەرچی نییە هێلکەی مریشی ئەو کابرا بکرد خێرێ دەبینی بڕاوکە مامسمای لێ کڕی بوو هێلکەی لێ کڕی بوو هاشتەوە بر مریشێ دوو جوچکە بێکجار هێنینە ئاهات بەسەرت وەڵڵا ئەرێ ئەخەمەکەی باسم نادێ وەڵڵا باب نۆ سارە مردیە زادە بەرێ عمل اسمي ناتو هنا الله عمل اسمي باشا باشا وسط صلاح بەسە چاو واسم الليل نبري واسط سبەی نێوە ها جێژ و هێر عیلۆنێ مۆلە بەچێ قسەی مەکەی بابڕۆم مزاکەر زادة بەرێ وەستا کەریم او پایانشتی نایە ئارێ وەڵی نا بۆ خەلی چەند پێدا والله وداوي عبد دولار كتابة نوزل يرسال لي بتسعارش چەند أو مثلا داوي نوزل دولار لكن عارفين يرسال هەڵاکەنی وەسە صالح بەرێ کاکای سبەی دیواری نوێتەوا دەکەی بس تساوي باشە بس تساوي وەو کە دار و مالی سمێنێ بەسن باشا باشە ان شاء الله بس كريم عندك بارو مارش ما دوي لبر نزار بيني وبردا وانا باشە باچێ ناو سێرە ادام سالة بارو فيها ايه باشا اتو شو هذيك اتو شو هذيك الدواز ميا بارو خلاص صار عمي بيتام درملت کاکاچ بله دوري تقريبا 45 ورقة دەبی لونه كي بنجا وسط كريم والله ئەوە هەر ئەوەندەم پێەیە ايه باشە ئەرێ وەڵا پارەی وەرگرت پاڵەمەیان بە تەواتی بدێ باشا باش خمنا ان شاء الله دە باشە کاکە من دەڵ ايه سرتها وسط كريم وعافية بس كده شارك وسط كريم تێداتی پارەی وەرگرت او هم كرتو بارتس اللي انا بنجاب لك شكاي بلاش وعلاش هنا الكاكا هنا دور كاكا دور دي لا تعال مزاين تسكا كاكا سبكا مزاين تسكا او كرتو بارتان جوان خلكوا بەرێ باشا هم ياخذكوا اول لان لو ريزي اخري دادني ورزی آخری ادي باي لو خسار صالح من التبيع ولا مكفيلي تتاوخم لو خلكوا باشا. هيزني باشا باشا بەساوات هو دميت وين تليفونه تەلەفۆنە بەسمی دەرەخەکەم بەمزات تو زي درخ دەرەخەکەم وەرە هيزني سەفتەکەمەوەی لەسەر برضه برو صفتك ما وردەی هذه منيش تشكر دي نابي وانتو كي قهم ورسل صالح وتولي ناوە الو سرتاون باشي لهمزة كوريما الو والله
ئەوە شینایی ئاوەدەم ئیدە وەختی هەندی ئێوە خوا وەشی هاتوون بەسەر تاولۆ دەین مشکلە چییە؟ ئارێ وەڵڵا ئەو پەیوەندشکەم لەگە یەک دەقە ڕاوەستا سەر تاو ئەوە ها کاکە کوڕێوارە سەقەبرانم وەختە هەندێک کاکە دەبینی کە وازە نازە لە پێشیە هەدیەتە الفاتح خواعفش ئەو هەموو درۆیت کووکە چێتە درۆی دەکە کاتی وەسیەت لە سەقەبرانی کاتە نازە قەرداریانم قەرداری دوکاندارانی خۆمانە مەجە بە لە کۆری خۆمیان کەمەوە ساڵە دە باشە پارۆمارە هینایە ناوە پارە چی کورت تازە بەچای خۆم دیتم پارەت وەرگرت لە چێندەر لەوێن دەرەکە لە صاحبیش دۆر نەگرت ئەوارد ساڵا دوێ ژوشی هەندە لە دووی مال کاون نەبێرە وەڵڵا داهەندا کرد دەمێ بەس دەزانین چە ساڵا ئیشەکە بتخوا بە جوانی بڕ بە جوانی دەڕوە ئەو وەرەقەشە لەک ماوت وەرەقە و مەرەقەت دەزانین چیا پار ناپێرا دیتم هێشتا بام نەمەدبوو ئەدە باش یەک ئەوە دەوەرەقە باشە ڕەحمەنە داکە ئیشەکە بە جوان مەسەر هەردوو چاو مەسەر هەردوو چاو خاونە ملیسە ئیشە قەت خەمن نەبی باشە ئەگە کارتەکی ئەوەندە دیتەوە حەقن تۆ ئەو ڕۆنا بەسبەی دەبیتەوە بەسەر هەردوو چاو دەکەم باشە دەکەن خوا شەویشی دەکەم ئەوە دیوارە لەو خۆە بە زیادی خۆشە مەزاری وەستان نەبن دەستم دەری مەستەڕە بزانە کوم دروست کردیە بزانە بەبێ شاوری ئیشم کردیە وەرن کاکە وەرن دەی وەرن بەرێ وەستا بەرێ وەستا بەرێ بزانە قسەکی خێر لە دەتان لێتە دەنێ حەسێکتان دەریت چەمەندۆتان بەدەوی دادرایە قەت گۆتان دەستان خۆش دەست خۆش پارەمام دێ پێشەمەڕۆ کورە پارێ خۆم پارەمە نەگرتێ پارەکەت بۆ پێشەم پارەکەمام دێ پارەم وەرگرتێ منە تا من گۆ دەی پارەکەمان بدێ وەسکورە ئەتو پەقلێزی کوم کە بەجێ خۆتەوە بنێ لەبەرەوەی قسەکی هەن غەرەتت کرد نییە بەرامبەری ساحب ماری قسەی چ غەلەتم کرد دەست بینی ڕنایەوەی شێدێت و کاکە پارێ دوو ڕۆژمان بدێ دینارمان نییە پارێ چەند پارەم وەرگرتێ دیتە پارێ وەرگرم نازانم پارێ دوو ڕۆژمان بدێ ئێستا زانین چیە ئەو پێشەمە کاکە نەخوای بەزیاد ئێستا تەمەچی ساحب ماردی سال دێتەوە دەزانی پار و ماری دایتە درۆشی تێدەگەی ئێرانم لۆ تەسفیە دەکەن ئەو بلۆکم لۆکای هەموو دەبەندەرێ باشە ئێرە کوڕم دەی باڕدەی ساڵات و هەندە کاسی بێ ئەگە ترسی مار و منداری لەسەر نەبی ئەگە ترسی ژنە لەسەر نەبێت و کەنجینەوە کاسم بووی خوا قەوەتدا ئافرەت بەخێرەوە باشی حواڵت کووە چی خۆ تو مشەوش کرد سێهیلاکەم پسایمە ژنەکە پسایمە پێم بری میوان شتمان نەهاتیە ناوەڵا بڕە پیاڵەشتم دەشت دەبڕۆ خمەک ئاوم ببینە بەسەرە چاوانە خمەک ئاوم ببینە بڕۆ هەناوم فێنی بکەمەوە بڕۆ ئێڵە هادی ساوەستا قادرە ئەلو سەرچاو کاکە جارێ قەپاتکە مەشغولم زۆر مەشغولم کورە ئەوە میێوانێکمان هاتیە من دارەشان کەتە ناو مەنزەری کفتەی وا لەسەر دەستمە لە بۆ تەواری دەبم ئالۆ تەواری قەپاتکە بەخۆم لە بکەمەوە ناینن مارد بە قڕنەگیری تەلەفۆشێتی کردم ڕاوبا تەلەفۆنە دوو برادەرێکی دیم بکەم ڕەزاق کاکەوە لە عقاری ما لە بن سەیارەی ما کرینگ نازانم چی لێاتێ شکایە ئەوە ژنەکە ژوادرێ پەیوەندەکە دەپچڕێ هەر وەحدەکەم لۆ داخیلکە خێرت دەگاتێ ئێستا لەم بنێرە بەڵە ساڵەی دەی خواحافیز باشە ئەوە وەحدە چشم لۆ داخیل دەکات بڕبەوە ئاوەکەشم لۆ گەرم کە بە ئیسراحەتیشی بکەم قەت وەشی ئەوڕۆ دلم خۆش نییە زێر گەرمە ها ئەی کوا تۆ پارەت بۆی نامەوە بیدەم بە زێڕەکە ئەتو گۆتت گیزە گەرمەیان زێر گەرمە نا ئەدی گیزێرەکەش گەرمە پارەشم دێ با زێڕەکان ئەوە پارە دەبڕۆ زێڕەکانش بکڕ ماری زادریش ئاوابی ئەرێ وەڵاگە ساحب خانی دیاڵە دەی خوا بەرەکەت هێشتە ماری ئافرەت دیاڵە دەی ئەلۆ بەرێ کاگی شتەفەتە لە چێ دەری وڵا کاکەوا لە سینی کورە سینە بۆچەوە ماگونی وەکەی هاوات کاکە وڵی بارەکانمان تاوانەوە ئیشاڵڵە بە دوو ڕۆژی کە بەڕێ دەکەوین کورە باری چه بار خۆتو عشتیت بار نەکرێ میمۆی ئەوەندەوە کورە وەڵڵاهی ئەوە ئیش لێ ببینە کاکەم ئەمە ساحەبی ئیشم کاکەم ئیشم بەپارێ ئەی هاوات وەڵڵا با بۆ ئیش لێ دەکەم گۆتە پیش شەویدی خەمن نەبی کاکەریم خەمن نەبی ئیستفادەی چاکمان کردیە ئیشاڵڵە کورە باشە تەڵەماشە باشە شەمووی ئیشاڵڵە دەگەمەوە هەولێرێ هەنا کورا کاکە زوورەوەی هاوات شەمووی دەگاتەوە هەولێرێ
الو بەڵێ غەڵەتە کاکە ئەو نییە چی؟ جا تو ئاقت چییە؟ ژنیمیان کچم توی لاقەت چییە؟ ژنم یەک حمکە مناڵم هەیە بەڵێ مێردشم هەیە بۆ نفوسم بۆ دەرەکەی کورە عیبە بۆ تو عیب کە دەنگ جۆتان لە دەنگی ژنێکە بێتتر لەگەڵی ڕائچەشن قسە ئاکەن قابلە چییە؟ جاری کە تەلەفۆن بۆ من نەکەی دوو ڕۆژە تو منت ئیزعاج کردووە دوای ئەیدەمە پیاوەکەم قسەت لەگەڵ کاپۆرتت بشکێنێ دەدای خەملت بشکێنە ئەوە چاو بە من کە دەرێ ملی بشێ ئەوە لەگە چێ قسە دەکەی قومری بەخوا ئەوە دوو ڕۆژە ئەو ڕقەمە سوودی بەخۆ قومری خوا دەزانی بزانام لەگە زەلامی خەرچی قسە دەکەی موبایلەکەی دەشێنم ئاگرژم مارێ بەردەمە ئاگرێت و بەردەم تو لە خۆتە بۆ هارەبی ئەوە ڕقەمەکەی بۆی بکەوە ئیزعازمی لۆ لە خۆڕە تەلەفۆن دەکە ئەگەر تەلەفۆن و زەلامی خەرچینەکەی ها دوێنێگە کردی وتم غەڵەتە کەسی جۆی لە دەنگ من بوو ئەزانێ ژنم وازنایە نێر تەلەفۆنەکە دای بۆ غەریب ئەو عالەمە نازم لۆ تەلەفۆن لۆ خەرچی دەکەی کاکە دەوازی لێبین تەلەفۆن لۆ چاکەی دانرایە خۆلۆ درۆ و دۆ لە سەیدانەندرایە خۆلۆ ڕاباردی دانەندرایە خوا دەزانی گوتم بچم بەس دەگە زەلامی خەرچی قسەی پێ دەبی یەشی وای لێ بدەم ڕاز دە ئاردی بەمە ئەم جارە کردی دەتت جواب دۆ بزانەی تر ئەیکاتەوە بدە من بێ ناموسە بەس کە جۆی لە دەنگژی نەبێ ئەیکاتی لێ بەهدەی ڕزمی کەم بەس بە درۆیە من تو زانم چیە نایناسم بزانم زەلام تەلەفۆن لۆژنە گەلای بەدەزانی دژمن مەشتی ئەمر قومری ئەوە تەبیعاتمە والله وەبزان بۆ کابرا دەگەی خۆی لێدا کەریمە دوکانی ژیری هەندە خۆش باوە و خۆش باوە بزانم زادرەفەندی چ دەکە جۆی مەدێ تەوا حساب کەریمە ئەی دەردەم بینی و ژام لەگەت ڕاو دەستم ئەو چی لێ تێ کەریم بەرێ کاکە زانم لە چێ بەری والله کەریم ئەوە لە بابە گوڕگوڕیمە ئەو لەوێن دەرچ دەکەن ئەگۆ والله کەریم عیب نەبی ئەوە ئەمە دە 15 ساڵ دەبی مندارمان نابی دە 15 ساڵ دەبی مندارمان نابی ئەجە گوتیان بڕۆنە بابە گوڕگوڕی تەقلەی لێدەن ئەجا تو تەقلەی لێ دەدەی ناڵە ئەم تەقلەی لێ نادەم ئەوە عیب نەبی داشێ منداران تەقە دە تو پێ بری پیشە پەست درۆ بکە ئەوە عیب نەبی داشێ منداران تەقلەی لێدا لا حول ولا قوة إلا بالله والله ئەوە پرسیمان گوتیان تەقلەی لێدا ئەگە بیکە دوو جمکە کە دەبی کاچی من ئەوی شەڕاک دەست و برد بە ئەم پێویستم بە پارەی هێبرا والله هم لە بیرمە خەمر نەبین ئەو دەچم بابە گوڕ هەر لەوێ دوعای دەکەم ئینشاءالله هەرخانەکە زووتەوە دەبێ ئاجە کەریم مەقسەدم وەنیە باشە باش کاکە بەڵێ خێرا بە باشە سەر هەردوو چاوم خوال لەگەر ئەیە ڕۆ عیب نەتۆ قسانت کرد جادرە عیب ناکەی بەری والله عیب نازم لۆ لە دەوم دەرچوو گوتم لە بابا گوڕگوڕیمە لا حول ولا قوة إلا بالله ئەو درۆیەک و هات ماشڵەکە درۆیەکی ئارەقەم کرد وەستای درۆی هەقە ناوە بنێن وەستا درۆ والله وەستا درۆ نیم ئەگە درۆم بکرد بە ئارەقم نەدەکرد لەگەڵ هەموو قەلم بوو ئاو ئارەقە وا دەچم ئاوەشی بە خۆدا دەکەم تو قەلب دەبێتە ئاو ئارەقە بەخوا وەستای درۆی وەستاماندی نەبی چاوم بابە کاکە دە ڕۆژانەکەمم دی جەرگم چێ ڕۆژانە دەری بە دووکەتنە کوڕمە ڕۆکە ڕۆژانەی چێ با پێشەمی پارە وەرگم دەتانە بێ کاکە پێشەمێش گوتر شەمەوە ئەوە شەمەوە ئەوە یەک شەمەوە کە بەسەر چاوم پاری یەک وەستای یەک ئەمەم خواردیان لەبڕ جارجان ماستاوەکەم نوبی ئەمە دەڕۆین کاکە هەمومان دەڕۆین پاقێزێک شەر بەم نوبی کورە وەرە کاکە چێوە دەچی شەکلۆ بەتێدری کاکە ئەستە دانێ وەرە کاکە وەرە کاکە وەرە خۆوە ڕۆشتنەوەە ڕۆشت ئەو ئاردەگە کاکی دریزەوە 250 مەترەوە نیە پەرێ کاکە وڵای کاکی دریزەوە 6 هەزی دەوێ بەس لۆی پڵکەوە ئەلمیم کاک کەریم خانێک خۆشنەوە بکەن تا پەدری خۆت بیدەن دوو قات بی هەرێ کاکی دریس بەرێ ئەمە حەزم لێ دیوەخانەکە لە پێشۆدانی بەرێ جوانە ئەو لە ئاژدەکەی نەبن هەیەیان و غرفەنەوە میش بکە تا قۆنیسکەوی بەرێ
ئەگە ناغولفەندامی دەینە ئەو لایە بەێ جادر کووە قسەکە زۆر جوان زای لۆ غۆفێ میوانە پێشدادنی بەێ هەروشی میوان هەڵوا لە کۆرە خۆت دەکەی و لای هێروا ئەیچیا وەیەنا ئایبینێ وەڵا هەمەد ئەمەکەش تەنیش دادنین ئایبین دەستا خۆش متباقەش تەنیش میواندارەکان دادنین باش ئایبینێ باش نییە باش ئەم لە بەداوامێ هیچ بەنجالم نییە خەمن نەبی خەمن لەم داواکەی باش کاکەین باش کاکی دریست بەس کاکی دریست بەێ ئەوە بە خۆ دەزانی شیمەوە پارەیە مشکل نییە پارە هیچ منەتە نەبێ پارە دەبی ئەوش کارگۆدی 3 ساعت دەفتەرمان پێشەشی بدێ بەێ ئەمە دەست بە ئیش خۆمان وەنە جادر باش ئینشاءالله خانێکی بادەوە دەکەین زت دە باران بی بەسەر چاو بارانی پێکەوی نیە باران لە خۆی هەردە بارانی پێ نەکەوی باش دەستا باشە ئیشی ئەوەش بە پارەیە بە خۆ دەزانی کاکە پارە نەبیش ناکرێت باش ئەو جار خانێکی ئەمەش بکەین و ئای خێرمان دەکەن بڕوا بکە ئەو خانێ خەوی خۆشە ئیشاءالله ئیشاءالله دەبا بڵێن کاکە دێ هەڵە با بڕندێ هەی خلا بەرەو کابرای وەتێن بە دومان جێوخان لە تەواو دەکەم ئەمە پارەمدایە کورەوە خۆی چی نەکردیە بەس برۆچ لە سەیەکدانەیە ئەوانی سەرش تەماشاکەم وەستا عەباس ئەوە خانێکی ئاات کاک جادر جاوەشتان سەقفەکەی سەری نەگرتی ئەم کو بێم ئیشەکەی بکەم ها کوی شکارەبای ناکرێ ئێستا و دەبی سەقفەکەی بگری ئەوجا تو عقل سەبقی نەبێت تو ئی خوارە نۆکە بزانە ئەوەکەم نۆکە ناوی چێ کورە تو زەرعەکەم نۆکە بزانە چەند نوقتەیە چیە لۆم دانێتەوە ئەو حسابی قاتی سەرش دەکەی ونیا وەرە نانێت و بەس قاتی خوارم بەس قاتی خوارم دوای لە خۆم بەخۆم کارەباخی دەبەست تو چەند ڕۆژکە سەری دەگری و بە چەند ڕۆژکە تاوا دەبی هەفتەشکە بە هەفتەشکە و زامێ زەرعەکی ما دەکە لۆ دەکەم هەشیاکە لۆ دەکڕم بەس دای پارەم پێشۆخت بدەیت کورە مشکلینە بەس زەرعەکەم نۆکە بزانم پارە ئەشیاکە چەندەکە پارەکان دەم پارەکەم نەدەیە چکەم دەوێت دوکانی کە ئەشیا دێنم پارە یەکسەر بدەم باشە زەرعەکەم لۆ هەفتەشکەژەم ئینشاءالله تو سەقفەکەی بگرە و نەزار کە لێ کردو یەکسەر وەتە ئەوە نەزارە میناوە لێ کوامدانایە دار و ماری ئاینایە عازرە وەڵا عازر کرد ناوەڵا عازر نییە عازری کرد بەس گوتیەوە پورزام عملی خوای کردی وەڵا دەڕەوە تا هەفتەشکە نایە عافیکە دەبا چین تەماشای سەرش بکەین ئەو سبریتی دانێ لەوێرەوە نیە وەڵا هیچ نازەم ئەو مسافا و متفاوتان بە خۆت دەزانی زەواگە بە سبریتی دانێ دەی بەکەی لێ ڕاتشکاندی ئەی هاوار مادی نەبێت چاو کاکە ئەهانیا ئەمە خانی دەکەم هاشاک مندار تا دەنێکوانە تو شرفت عیب ناخێت تو شرم ناخێ شیرە زەلامە لۆشت و دێ لەو ئەوزگە میزی دەکەی کۆرە دوونی هەرامەکەم ناو قۆدێشی گر سەرش قەپات کردی وەڵڵا هیچی تووە باشە گۆستەکەن دیرکانە تەمشۆم کارە باچیم ئەوش مقاولم نینە مقاولم صاحب خانیمە کورە صاحب هاي وەرلێمدا وەرە تەپسەردا صاحب خانێت و کورە بابە وەڵا صاحب خانی و هاتیمە تەماشاکەم زانم تەوا بوویان تاوا نەبووە کورە بابە بکشەوە عیب نە تەماشا لە پێر چای خۆ هە لە پێر چای ساعی ماری درویان دەکەن شتی وا دیتە تو کاکە ئەو کا سپریتی خوان قەیب دەکەی وەستا ئەو دەبی سبریتەکە ئەو کێبلەی ئەوە کونکەین بۆ ڕێکی دادەنێن سبریتەکە بێت وەستا ئەگە ئەو کێبلێ بکەنە کندر هەرزانتر نابی کندر کو دەبێت خۆ پرسیارەکە کردیتم کورە بابە سبریتی نابەستم ئەوە خانی منە ئەی هاوار سبریتی چ کاکە جان سبریتی چ سبریتی لەو خۆ تۆ سبریتی دەبەستی ئەو خانەی چی ئێستا کورە ئیم نە کاکە تو قسە لەگەڵ چێ کردی وەخت خۆت مامکەریمە چێەوە بەڕاستەوە لەخۆ بڕخسەرەکە مامکەریم کۆ کاک لۆ دیان بۆ چێنە ئەمنم تەماشاکە ئەوە مقاولە ئەمیشکارە باچەکەی قسە لەگە چێ کردی لە خۆت بڕۆکنەوە وازدەوەی بینە چیش بەمەدا ئەگە مەردە شی لێکوانێنانێن سەوبە شێر لێکواندانێن ئەگە زانیمان کابرا کۆتر باز بوو لیسە شێ لێکوانێ دەکەین ئەوێ چی دەوێت کاکە دەوا بچی کاک جادر جوان ئەوجاوە دەبی ئەشیاکە بینین وار و بۆکس و وەجبە یەکەم وار و بۆکس و کێبلات وەشتانی دەوێت لەگە بزماری لەگەر بۆردەکان بۆرد ڕئیسی پێش دەکەین شتوکان نازانم تقریبان بای 1 ملیۆنی دەوێت ئەشیا
1 ملیۆن ئەشیا 1 ملیۆن ئەشیان با میلیۆنش ئەشیا بای میلیۆنێکی ئەشیا ئێ جوان ێ جوان ئێ باش ئەجا پارەکەم بدەوە ئەشیاکەی بکڕم کە تو سەقفت تێکرد نەزار لێ کردو یەکسەرم بێ مسەیش ئەنی ئاڕاستی تو بەلاش ئەو سەری دەکەی نا بەلاژ نییە بەلاش کو دەی بەزەم کە وارەکانم بەستا دوایە زەردەچی هەمووی دەکەن نقطەکان قەڵقل دەژمێرن و حەق دەستەکەش لێ وەردەگرن هەتا تەواو نەکەین حەق دەستەکەی جارە وەرناگرین باشە زۆر چەند ملیۆنێک دەکەن چەند وەرەقە نازانم ئەزا من وەرەقەت دەمێ کاکە ئەوی ماوە بماندەوە باشە نۆرەقە باش ناوەڵە دەوەرەقەمان دەدا دەوەرەقەت دەی باش قایمەت لۆ دەینم ئەوە زیاد بوو دەدەمەوە مشکلەمان نییە دا 1 2 3 4 5 6 7 8 9 ئەوەدا باش ئەوە دەوەرەقەم نەتووەگرتیە بەس توخوا واری ئەسلی بینە ها ئەسلی دەین ئەسلی خەمن نەبی وارش وا بینە سارە پێ ڕاشم نەفسی خەمیەوە نەبینات باشە کاکە هیچ خەمن نەبی دە باشە کاکە دەرم پاشی دوسێ سارگە کارەبا بە قووەت دەبی ئیشاڵڵا ئیشاڵڵا حسابی هەینی دەکەی حسابی هێنێک وڵای وە دەرێن زە بەتەمای خۆ ئیشاڵڵا ساڵی 2020 دەرێن کارەبا فور لەبێ بە هەندێک گوتم ئەو ڕقم تەلەفۆنی میش لەکەنە کەدار لێ کردو یەکسەر تەلەفۆن باشە وای بەسەر چاو سەر هەردوو چاو عادەبوویتە بەرا کەس درەمەش پێ نادا بەرە کاکە مام کەریم کوی سەلامەت بی کاچی من کاکە تو نەتگەمە دوماجێ و خاین لە تاوا دەکەم وەرە کاکە عەفتەکە تەوا بووە کلیرەکەی بەو تەوا کورە بابە کلیری چعارسی ئەو خانی هەر کەلاوەیە ئەتو چێ کاچی من کورە من خلەمە خلا کاکە من لەگە کاخاری دەچیدی لێم تێک چوو بەجادرم گوتیا هەژ ڕۆژەشی دێڵاوەستە ئیشەڵە تاوا دەبی باشە کاکە باب ئەوەش هەژ ڕۆژە ڕادۆستم بزانم کو دەبی هیچ خەمە نەبی کاچی من دەی خواحافیز دەی برام دەی خۆ وەستا عمەلەن هیچ لەسە ئیشێ نمانەوە بۆدرم خوای خوانی لۆ تەواو نەبوو بام تەلەفۆنش لە ئەو ئەسەر ئەسلاعی بکەم زانەوە چێوە تۆوە هەو ڕەنگەت بۆ زەرما دەگماڵی وێرانمە کورە بە بالله زادم چ جوابی خۆم دەمەوە چ درۆیەکی لۆ بکەم ئەلو ساڵح کۆی چاوە باشی ئەوە لە شوێن دەری ساڵحەوە ئەوە لۆری داشۆم لۆری داژۆی خێن ئەوە ماری باپیرم لە گوندی تەلەفۆنیان کردیە 6-7 سێریان لێکەتە ناقۆرتەچی گۆتیان وەرە بە لۆری بگۆ زۆلۆمان بزانە ئەو شانسەی تێرینی بە لۆ دەکەی ناقۆرتێت و ئەجا کاکە ساڵح چاوەکەمە تو کەش دی ئەو خانێ و لۆم تەواو دەکەی هەر خەمن دەبی برێ ئێستەنە ناو لۆریمە هەر بگەمەوە تێشەڵە بە خۆم تەلەفۆنۆ دەکەم باشە باشە چاو ماشەڵڵا بزانە ئیشکوتی ئەتو چێ لۆ دەکەی ناقۆرتێ ئایش خوای جان مام کەریم کاکە تو چ وعدەکەت بە مندات ئەو پارەی من چی لێهاتەوە کاکە چ بکەم وەڵڵی خوا گیرەک وازەستی لە خۆردێ نایە على لەقەڵ موعدت بە منداوە بەرێ یوسف هەی عەزرەت یوسف لە بن پیلیدا ئەتوەرە بمبرێ لە چێن دەری کاچی بن کاکە واگەیشتینە عودودی وا لە عودودیمە باشە عودودە بووە چە ئەخە خەرک بە دوو ماژی وەخت خۆ دەچۆ عەجێ و دەهاتەوەش خەمن نەبی عاجی ئیشاڵڵە خێرەی چاچ کردیە باشە کاچی من باشە کاچی من زۆرەوە بە قوربان و زۆرەوە چاوەکەم زۆرەوە لە یەک دوو ڕۆژی ئا لە عودودیمە دەگەڕێمەوە ناهەو لێرێ باشە عودودەی دوو چ بووتەوانم کاچی من زوو بە زوو چ بکەن کاکە هەر ئەوەندەمان پێ دەکرێت بابم باشە دەی باشە دەی باشە خواحافیزم نەبی کاکەوە دەرێ بەم نیشکا هەفتەی دێنەوە ئیشەڵا دەشی فرۆشم وەڵڵاهی وە دەرێ نازانم دەبینە قۆمەری دەبینە پاکە توش قاتەم نبینە دەی هەرە دەبینە پاکە توش قاتە بینە ما پاک بۆ چۆ چیوە مەشغوڵی وەڵڵای گوتم زام ئەو کابرایە ئەو کارە با چێ زام ئەو خانەی تەواو کردیاننا پارەشم دایت تەلەفۆن تۆ بزانە چییە هی تو هی منی چی بەرە کاکە
سەرچاوم وەڵامە وا لە مەسیفیمە ناو ڕیمیمە کێ تاتە لە حەمامێ بووم لە باندی هەرم نەگرێرە وەڵا یەکوێ وەختیان دێوا دەبین لەسەر ناخواردنێمە لەسەر ناخواردنێمە بەسەر تو لەسەر ناخواردنەوە کای کاک وەخت تەلەفۆنێ شووە سەتاڵ ئەو حالم ئەوەر تەلەفۆنەکە زیادە دەشێن عیب نییە تو ئەی تۆڵی لە مەسیفم لە ناوڕیم باشە کابرای زۆر کەرە چۆن باوەڕەت پێکە عادەت سوار ریمی دەبم لۆ درۆیە ئیلا مەسیفەکەم درۆ چی عنی درۆنەی ناوە ئەو نوع درۆیان سەرپێیە ژنەکە احتیاطی بەزدان مەسلحەتت چییە توێ و قسانەوە بەراو جێڕەجێڕیتەوە کورە تو وەرە ئەتو ژن عیاقی سە پیاوی نێ لێم گەڕا بەکەیف خۆمی شە دەکەم ئەوها دەکەم زانی چی ئەبێ یەکێکە و درۆیانە بکە لە خۆی بترسێت بۆ کوشتن بە دوایە بن ئەوهای لێ بدە لەو کاشێ بەخوارێ باوەڕ ناکەم لۆ باوەڕ ناکەیت چکەم قسەکانت ڕۆژانە بە درۆی لە هیچ باوە بشم کوژی باوەڕ ناکەم دەست بە سەخانی باوەڕ ناکەم بەرێ کەریم لە چێم لەری ئەوە کەریمەوە لە سەد عوزێری مە لە سەد عوزێری هەڵا خێر لەسەر سەید عوزێری چ دەکەن خۆ لەوێندەش تەقڕی لێ نادەن نانا دیسان مندارمان نابی ئەوە عیب نەبی مندارمان بوو ئەوجا هەردوو دەستی سەقەتە دەستی سەقەتە ئارێ وەڵا کاکە ئەتۆ ئاگە لەو ئیش و نیشانە بی کاچی من نانا خە من نەبی دێمەوە ئەو نەجاوە هاتیە ئارێ وەڵا نەجارم هینایە بەسەری تو باشە دەی خۆحافیز دەی سەرچاو خوال لەگەن ئەو درۆی سەفەری پێ دەرێ تەلەفۆنش ئەو ساڵی قڕۆبەی بکەم کورا ئەو زەلام هەر خۆی شاردەوە خۆ هێ کاکەم پارەم دایە بە ناخێنەوە پارناز بلۆ دایە هەر پارەم دایە زەلامە بزر بوو یا ئەڵڵا خێر کورە کات چ ئەخبار چ شتاک چ حارەک هەر چەند ڕەش دەدەی چەند ڕەش تەلەفۆنی دێتن یاڵا خێر زادرە بۆی تە عوزرائیلی من لەبە عیبە نەبی تەلەفۆنەکە دایمە بنبالێت ئەلۆ ساڵ ئەکۆی سەرچاو ئەرێ کاکە تو لە شوێن دەری کورە کاکەوە لە حەمامە تلۆ خۆت بشەوەش کردیا هەردوو چاوم پڕکە بۆ دەڕاوەستە چت دەوێت و حەمام ئەها بزانە لۆ حەمامێ چ عیبت نییە لۆ حەمامێ چ بەرات نییە پێم نارێت و لە شوێن دەری کاکە تۆ پارەت خوارد و ڕۆیشتی کورە کاکە تلۆ خۆت مشەوەش کردیا پارە خواردنی چ و حارە چ ئێدە لێگەڕە با لە حەمام بێمە دەرێ هەردوو چاوم کۆرە بوو چاوم پڕکە بووە کە بەق دەڕاوەستێ کاکە تۆ ئیشە دۆ بەجێش بە قوربانی خوای بۆ کورە کاکە بە خودای دێمە دەرێ ئێستا هەر بێمە دەرێ لە حەمامێ خۆم بگۆڕم لۆکن و دێم ئەتو کەژی دێوە سەر ئیشێ کورە کاکە کو نایەم هەنکە دێم هەر ئێستا دێم خۆم بگۆڕم و دێم بەسەر چاوم قەپات کە دەبە تەمای خۆ بزان چی لێ دێتەوە سەر چاو سەر چاو باش بەشەش حەف مانجی هینامان ئێرە سێ سا مانجی دێتەوا دەبی يعني لقر موعدي دقيق تمام لو دا يبري كريم يعني موعد يعني كريم والله يجي شي باشي هي ساشيستي برامر في قلاته تەلەفۆنە چ لە ئەو کەریمەی بکەم بزانم چی کردەوە شیراتۆی نۆم دروست دەکات چی لۆم دروست دەکات زا گەرمە بەڵێ کاکە کەریم کوی سەلامەت بی کاچم فەرموو ئەرە کەریم کاکە ئەو خانەی مگەیشتە چێن دەرچی لێ هاتەوە واللهی کاچی برا قەنەعات بکەم چ ئاگام لە خانیە ماوە کە لێرە نیمە خێر کەریم والله برێم لە چێن دەرمەوە لەم ئەوە تەوالی کورە لە عەمرێمە کاچم بن
دنیا هەندە یانی گوتم هەر ئەمە هەلو دنیاخانە دەبا هەندە شنو قیامەتێ بێ ئەرێ وەڵا کاچێ من برا كريم بقربان وقتي عمريه برا بابا والله همار ما سبشتيها برا والله داش من داري إذا عايز كردي ما مروج دري أو خانة تيلي برا بابا وش كاني من توكا يا رب لو قد دعت لك باشە کاچێ من ئەتو دوعای بکەم بە سلامەتی بێمەوە خۆ عافوتکە وعدبی یەک زیریکانە ئەوە لۆ بینم ئاوی زمزمی كريم كاكا بقربان دبم أو زاري لا عمري هاتيو يك معيد كم بدي برا والله خانة كم كلاوية بس معيدش كم بدي بيلوم توكا باشە کاچێ من باشە هەر بێمەوە ئینشاڵڵا پاش میێوانداری و هەرا هۆریای خانە لۆ تاوا دەکەم بەسەر هۆرد و چاوم کاچێ من ئەتو ژۆرەوە شەربەتە شیش بخۆن لە پاشان ئیشت و دەبرە با کاچێ من دایخوا عاکس جادك وأمن توشي درو دلا سيكر والله هذا زادرنا بو أمن دروم ذكرت بس أها بزقين أبو كل كاو دبا توب كلابا هیچ بەتەمای زادری بی الو زادری لە چێ دەری؟ والله ئەوە کەریم لەسەر خانی مە لە ئاودانێمە لەسەر خانی ئاودانی دەکەی؟ زۆر چاک ئارێ وەڵی چی بکەم گوتم با بلوکەکان هیچ نەبنەوە دەستت خۆش بی لەسەر خانی ئاوی دەدەی؟ چاچی ئاودا باشە سەرچاوم سەرچاوم خوا لەگەر سەرچاو ئاودانی دەکەم ئاودان بەرێ وەستا عەباس کۆی چاوەکەمی باشی ئەوە لە شوێن دەرێت و ئەی کاک جادروا لە خەستخانەی مەمدارەکانم داخل کراینە لەبە هەندێ لە تەواری خێر وەڵڵای ئەوە نەخۆشن ماشەڵڵا قەزا و قەدەری خوای بزانە کو هاتیە ئەدی وەستا عەبیاس ئەو کوتە چییە وراوە دکتۆرەوە هێزک و هێزی عالەمە دەینتەوە لە خەستخانەی خوا بەڕایستا ماشەڵڵا بزانە دکتۆری ئێستا تەتەوڕی کردیە باشە کاکە هەردەمەش لە تەواری تەواو بووی کاکە وەرەوە ئەو ئیشەم لە تەواو ئەگە هەرنا وایارەکانم لۆ بینێ وایار بە قوربانت بم باشە ئینشاڵڵا هەردەماش تەواو بم ئینشاڵڵا لە خەستخانەی تەواو بم دێمەوێن دەرەش سەرچاو لا حول ولا قوة إلا بالله بزانە ماشەڵڵا قەزا و قەدەری خوای کودی زەلام فەقیری چ لە تەواری لەبەر ئەو وەرم دارانێ السلام عليكم راجل سلام بخير 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 جابر تمام يا والله الفيلم كاكلي يا خوا بخير بك كريم سرتاو چۆن بۆ ماڵمانت دۆزیەوە سپاس دەکەم براژن ئەوە لەو دوکانەی سەری فەرعیم پرسی ماشەڵڵا کاک زادریش بەڵک بەناوبانگە براژن ئەوەی بووتان بە دایک و باوک گەورە بی ئەی ڕووکا کەریم تێناگەم تو چیەڵێ بە دایک و باوک گەورە بێ براژن چ خوابدا ئەو باشە سەقەتە سەقەت نییە خوا دەدا و خوا دەبا ئەلحەمدوللا زۆر شکر ئەوە
ئەو هەدیێشم هینا پێم نەکرا بچمە بازاڵی هەر دوکانێک لەسەر ئەڵێ هەبوو هەدیت چیەوە کاکەریم وەڵاوەی منداڵەکەتانە کو مناڵمان نییە بەخۆم بەڵێ کاکەوە ناو مەحکەمەیمە ئەوە لەگە وەستاچی لێمە بوویتە کێشاوزە بەگرتنمدایە دوای تەلەفۆن لۆکە کاچی من دای خواحافیز دای ئەرێت و بە من نەگۆت زیاتر لە چێندەرە وەڵا نازانم لەکوێ منتم مناڵمان نییە ئەمە چی هێنەوتە براژێن لە منیم بەشارەوە خوارە بۆ مندارتان نییە چ بەتەمانیە ئەمنیش بە چاوی بم بەخوا هیچ مناڵمان نییە ئالۆ باشی وەڵا باشم تو چۆنی وەڵاوە هەوی دەشێرم ناوەڵا کەسم دانێ ئاوەڵا هەویری بدانەوە بشێن باشە دەیاڵە خوا حافیز دای بۆم کە خوا حافیز براژم ئەگەر زادر هاتەوە بەڵێ برێک کەریم گوتی ئێستا دێتە مەکتەب بەسەر چاو مەکتەب عقارەتی باشە ئاخر پێ برێت فەرموو کاکە کاچی من ئەمنوان لە زاخۆیمە براجان سێ ڕۆژی دێمەوە بەسەر هۆر دووچام چیەوە دە تەلەفۆن لێ من دەکەیت کاچم من لێرە نیمە دای خوا حافیز براژە لە بیری نەچی برێ زادری بێتە مەکتەب عقارەتی باشە باشە باش خوا حافیز بێ وەبزانی بەس زادر درۆ کاتن دیارەوەی مۆبایلی پێ بە دروی پێوە کاتن گورێ وەڵی هیچ معنای ئەو خەرکە نازم ئەومە دروێت چێ دەکات برێ کاکە تاوام نەکردیەوە تا گورێ وەڵی خەرێک هەموو چۆ ناوخانی خۆی خزمەکانم ئامۆزایەکانم کوڕە بکەم چۆ ناوخانی خۆی بەس قوربەسەریوەچی من مایە مارم لەسەر پشتەیە نازانم ئەو کابرایە لۆی لە مکرد دەستم لۆواکەتە قۆرتێ وای بزانم تەلەفۆنش لێ بکەم بزانم نهاتەوە بیستۆمە داڵێن شاکراوت داخورا نەخورا دەخورایە دەیە چاوت دارە ئای وای وای بارە حیوانە حیوان لە شاریش سەیڵا دەگرن ئەو چێ بەرە دیسان بەڵێ کان خالیت ئەرێ کەریم لەسەر خێران لە ئەمڕێ نهاتیەوە کورە بەدیەوە پڵی مارێمە میوانە کاچی من میوانەشی زۆر ماهاتی وەڵا دووسێ ڕۆژەش مەزارم نییە کورە کەریم میوانی چی و ئاری چی کاکە و خانەی من تاواکە دە شەربی تەواوی نەکەی چی خراپە پێت دەکەم شکایەت چ لێ دەکەم کورە کاچێ من لۆ خۆتۆ دەکەی بۆ ئاری لێما دەپرسی لە باتەچی لە باتی کورە لێشم تێکچوو لە باتی بێ سەردان ما بکەی بێوە جریکانە بەزیرە کورە بەستەم جریکانە ئاواشی زمزم لۆدانە ئێدەوەرە دووسێ سیواوکان ببە دووسێ خەرە خەسما بخۆ کەریم سیوا چی ئاری چی ئەتۆ ئەو خانەم لە تاواکە ئەو خانیە باشە کاچی من باشە خەم منە بیسەواتەوە بوو هەر یەک دوو ڕۆژی دیەوە تەلەفۆنش لێ دکتۆری دەکەم بێ و خان کورە نەزاڵ مەزاڵی لەگە زادری بچن داری بەستن یەک دوو ڕۆژی دیوە تاوا دەکەم ئینشاڵڵا خواحافیز بەخێر نەچی کورە دیدیت ئەم بوویمە قەشمەری ئەوانە هیچ خەمن نەبینە هیچ خەمن نەبی ئەوڕۆ ناسپەچی دێمە داخوازی کەچێت ڕاندیتمەوە بڕاندیتمەوە پێک دێ پێک دێ پێک دێ سەبرت هەبی سەبرت هەبی باشە يوسف 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 ها استغرقوا يا ده لا لقيتونا راسك كله هاي الاخوان لا تنزلي والله كله عالم اخوان ضاع اشكال باري خرجت اخوان ولا كريم هني راو هنام لا هنام كريم هني ولا سەرچاو ها لە درۆپەیمە درۆپا قەپات کە زارە لە درۆپەیمە ها کورە درێ باوەڕ ناکەیت و دەزانی کورە کاکەوا لەسەر ماتۆڕی مە ماتۆڕی داژۆم کورە خواردن دەستم بەر نادەم تۆ جە لەو گەڕەگەڕەی نییە وا لەسەر پشتی ماتۆڕی مە ئالێ ماتۆڕی داژۆم ئەدی کاکە کابرا
بركاك وانا تازي من الراي خو بيغمبر ولا دروبي مدروبا وش التازيات بدري تلفون لودك باش كاكا اولا دروبي من السنه اخواننا انا بفاضي يكسر صالح وتوي نام قريتو كره ورا وعالمه هربا اشكرا درويدك هربا اشكرا درويدك كلمة اللي هات لا ما كان شي هدي زادر برا كلمة اوتوي كنا زادر شلون بخون ابو اتوها لمن كذا عملوا مرزانا بيعانوا اليوم كنا زادر زادر اتوقع زادر 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 خو خلشنا تلفون له شيء مصلحة ضرورية يعني لو أول كريات درود لسه كلاواتي بيبكي تلفون له ذكي ولا ما له دانش تدري للسينما تلفون له ذكي ولا مطعم يدري والله من ولا عدو ديما كل بس هم مدري ولا اخويا بترسم والله وجهك ده بيخوا قوتان لك والله